خەڵکی هەرێمی کوردستان لە وڵاتێکدا دەژین دەبێت هەمیشە نزا بکەن هیچ پێشهات و ڕووداوێکی نائاسایی نێتە ئاراوە بەو پێی نەبوونی ستراتیژ و ژێرخانی بەهێز وای کردووە لەگەڵ هەر ڕووداوێکدا ناجێگیری بازار و ئابووری دێتە ئاراوە و کاریگەری لەسەر ژیانی هاوڵاتیان دادەنێت. لەگەڵ سەرهەڵدانی قەیرانی ڤایرۆسی کۆڕۆنا ئەگەرچی بەرپرسان دووپاتی دەکەنەوە ڕێگە بە گرانکردنی ئازوقە و خواردەمەنی سەرەکی هاوڵاتیان نادەن بەڵام لە سنووری قەزای سۆران تێبینی بەرزبوونەوەی نرخی چەندین زۆر خواردەمەنی دەکرێت فرۆشیارانیش دەڵێن هۆکارەکەی ئێمە نین بەڵکو زیادبوونی کرێی گواستنەوە و زیادکردنی گومرگا هەمووی سەبەبەکەوەیە کرێباروشتیوی زیاد بووە دوو بەرامبەریاتی سەرێ وەڵای پیوازەکە گرام بەچوری بە 1500 بە 2000 ئێوەچی دیکە پەتاتە بە 300 دینار بوو ئێستا بە 600 دیناریە بە دەرەجەیەکیش لەبەر دۆلارەکەی دۆلاریش تقریبا 125 بەسەرەوەیە جاران بە 120,000 بوو هەروەڕقەی 5,000 هاتیتە سەرێ ئەوەش تەسیرەکە لەسەر ئەو شتانە شەکر بنزیکەی 10,000 جاران بە 28,000 بوو جملەی ئێستا بە 38,000 ئادیش بە 27 و 28,000 بوو سە بە 35,000 بڕۆ لە هەموو ئەو بازرگانە گەورانەی کەوە کاری لەسەر دەکەن و ئەو ئەشایە دێنن لەوێەوە تۆ چارەسەری بۆ بدۆزەوە ئەگەر گومرگەکە نەمێنێ وباری هاوڵاتیش کەم دەبێت ئەگەر سنوورێک بۆ ئەو خەڵکە دابنێت خەڵک لە ماڵەوە دابنیشێت بێگومان خەڵکیش گلەی و گازندەی نابێ بەڵام ئەگەر لە بەرامبەردا خزمەتی بکرێ لای خۆیانەوە لێژنەی ئابووری سەر بە قایمقامیەتی قەزای سۆران ڕای دەگەێنێت ئەوان بەردەوام چاودێری بازار دەکەن و هەوڵ دەدەن نرخەکان جێگیر بن هۆکاری گرانبوونی هەندێک کەلوپەلیش زیادبوونی گومرگ و زیادبوونی کرەیبارە بەهۆی کێشەی ڤایرۆسی کۆڕۆناوە کە هەندێک جار بەهۆی ڕێوشوێنە خۆپارێزیەکانەوە ئاستەنگ بۆ هاتوچۆ و جموجۆڵی بازرگانی دێتە ئاراوە دوای ئەوەی کە ئێمە لە ڕێگای لیژنی تیمەکانمان لیژنی ئابووری سۆران هەوڵدن بگەینە ئەنجامی زۆر تاو لەبارەی گرانبوونی نرخی هەرێک لەو بابەتانی کە لە بازاردا خەڵک سکاڵان هەیە هیچیان خۆجێی نین ئەو بازرگانانەی بڵێم شوێن یان ئەو دوکاندارانە خەتا لەوان نیە خەتا لە باریان خەتا لەو شوێنیان لە دەرەوەیان مەسەلەن پیواز و ختایەکی گوتیان گران بووە خەتا لە سۆران نەبوو خەتا لە هەرێم نەبوو دیوێرانی گرانیان کرد بوو گومرجیان خست بۆ سەر زۆری باج و گومرگ و کرەی دوکان وای کردووە لە هەندێک ناوچەی هەرێمی کوردستان نرخی شتومەکر و لە بەرزبوونەوە بکات باجی هەر گرانبوونێکیش ڕاستە و خۆ دەکەوێتە سەرشانی هاوڵاتیان کە لە حاڵەتی ئاساییشدا بەهۆی دواکەوتنی موچە و نەمانی سەرچاوی داهاتەوە باری سەرشانیان بەردەوام قورستر دەبێت. پێش بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا چیلۆی پیواز بە 500 دینار بوو بەڵام لە ئێستادا چیلۆی بە 1500 تا 2000 دینارە دەمامک کە دەستەی بە 2000 دینار بوو ئێستا بە 15,000 شت دەست ناکەوێت ئەم گرانکردن و قۆڕەکردنەی بازار لە پایچی و بۆچی ئازاد ئۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام قەزای سۆران